بەڕێزان لەرکەن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارێ بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە ئەم شەو لە پارێزگا ئازیزەکەی هەڵەبجەوە میوانێکی ترم هەیە بەڕێز کامیل مەحموود بربژێری هاوپەیمانی بەرەو ئیسلاحە بە ژمارە 8 لەگەڵ کۆمەڵێک لە جەماوەری بەڕێزی هاوپەیمانی بەرەو ئیسلاح بە تایبەت مامۆستا تەبعاً خۆی لە حیزبی بزوتنەوەی ئیسلامیە بەڵام هاوپەیمانەتێکیان پێکێناوە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ناوی بەرەو ئیسلاح. با بەڕێز کامیل مەحموود بفەرمێ بۆ ئێرە فەرموو. مامۆستا بەخێر بێ وەزڵ چۆنە؟ سپاسەکەم خۆش بیانخوا. چی ئەڵێی بەو جەماوەرەی هاوپەیمانی بەرەو ئیسلاح و بە ئەو دەنگدەرانەی کە چاوەڕوانیتان هەیە دەنگ بە ئێوە بدات؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە درود و ڕەحمەت بۆ سەرجانی پاکی پێغەمبەر پڕبەدڵ لێرەوە بە خێرهاتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەم هەموو دەنگدەرەکانی لیستی 119 بە تایبەتیش ئەو بەڕێزانەی کەوا دەنگدەری کاندیدی ژمارە 8 من سپاسیانەکەم چاکی خۆیانە حوسنی زەنی خۆیانە بۆ ئێمە لێرەوە دەستخۆشی لە هەموو دەنگدەرەکانمانەکەین لە هەر جێگایەک بێ لەم شوێنانی کوردستان لە هەموو شار و شارچکەکانی کوردستان. سپاس بۆ هەموو ئەوە دایکتە؟ ئەوەش دایکمە. ئەوە دایکتە. دایکیان بەخێر بێ. دایکی کاکامیل بەخێر بێ. باشی؟ سەرچاوم فەرموو مامۆستاگیان. قەینا بچم بۆ لای دایکە پێشەوەی بێم بۆ لای تۆ؟ کێشەمان نییە. وڵای هەر بە شێوە زانیم دایکی مامۆستا کامیلیەوە کو مایکەکەی خۆمان کوڕینە؟ بەخێر بێن هەموو لایەکتان. چۆنی دایکیان؟ باشی؟ تەندروستی و چۆنە؟ حەزەکەی خەڵک دەنگ با بە مامۆستا؟ ئەگەر دەنگ با بە مامۆستا چاوەڕێکی چی بۆ هەڵەبجە بکە؟ وەڵایی حەزەکەم چی باشە بیکە بۆ هەڵەبجە. لە هەموو شتێ زیاتر چی؟ لە هەموو شتێ زیاتر باشی خەڵک و خۆشی خەڵک و تەندروستی باشی خەڵک و ژیانی خەڵک. یعنی ئەتەوێ مەسەلەن بۆ نمونە چی بە خەڵکی کوردستان بڵێ بۆی کە کوڕەکەت بنێرنە پارلەمان؟ خۆشیان دیەکەم و چاویان ماچەکەم. دڵخۆشی کە کوڕەکەت ئێستا مەسەلەن قسە بۆ خەڵکەکە بەڵێنەدا ئێوە بچێتە پارلەمان؟ زۆر دڵخۆشم زۆر. یاخوا دایمە دڵخۆش بیدایگەن. سەرچاوم ئێوەش بەخێر بن سەرچاوم مەمنۆن. دوایی ڕەنگە یەکە لێوە قسە بکاکە پێم وتن. کاکامل دووبارە بەخێر بێ. سەرچاوم بفەرموو دابنیشتە. سپاس. بنەرانی بەڕێزباز زیاتر مامۆستا کامیل مەحموود بربژێری هاوپەیمانی بەرەو ئیسلاح بناسین فەرموون. کامیل مەحموود بربژێری بزوتنەوەی ئیسلامی لە هاوپەیمانی بەرەو ئیسلاح بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1966 لە هەڵەبجەی شەهید لەدایک بووە. کۆلێژی زانستە ئیسلامیەکانی تەواو کردووە. پێش نوێژ و گوتار خوێنە لە مزگەوتی نور لە هەڵەبجەی شەهید. لەناو بزوتنەوەی ئیسلامی گوتەبێژ و ئەندامی مەکتەبی سیاسیە. ئێمە ئەمانەوێت لە خولی ئایندەی پەرلەماندا من بۆ خۆم بۆیە خۆم کاندید کردووە. تموحی ئەوەم هەیە کۆمەڵێ پرۆژە لە خەیاڵما هەیە کۆمەڵێ پلان لە خەیاڵ و بیرکردنەوەما هەیە کە لەناو پەرلەمانە لە چوارچێوەیە پرۆژە و پلانی خۆما جێگەی بکەمەوە و پێشکەشی پەرلەمانی کوردستانی بکەم و بتوانم لەم ڕێگایەوە ئێمەش بتوانین خزمەتێک بە کۆمەلگای خۆمان بکەین و بە تایبەتی ئەم کۆمەلگایە کە ئێستا پێویستی بە خزمەتی هەموو لایەک هەیە و پێویستی بەوە هەیە کەوا دام و دەستگاکانی حکوومەت مؤسساتی ڕسمی ئەم وڵاتە لە پەرلەمانەوە تا هەموو مؤسساتە گەورە بچووکەکان دامەزراوە جۆرا و جۆرەکان هەمویان کارا بکرێنەوە. کامیل مەحموود پێش ئەوەی پێشنوێژ و گوتار خوێن بێت لە ساڵی 2003 لە وەزارەتی ڕۆشنبیری فەرمانبەر بووە لە کتێبخانەی گشتی هەڵەبجە کاری کردووە بەڵام دواتر ڕاژەکەی گواستووەتەوە بۆ وەزارەتی ئەوقاف. هاوکات ئەندامی کارەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یەکێتی زانایانی ئاینی کوردستانە. لە ڕووی ڕۆشنبیری و فکری و نووسینەوە پیاوێکی عمیقا هەرچی بوارە سیاسی و کارە پەرلەمانێکیشی کە ئێستا حیزب ئەرکی خسووەتە سەرشانی پیاوێکی سیاسیە لە کاری سیاسی خۆیدا پیاوێک بێت کە کەمتر باگراوندە حیزبەکەی تۆغ بکاتەوە لە مەیدانە سیاسەکە باگراوندێکی سیاسی ئیسلامی نیشتیمانی هەبووە
کەمتر وا دەرکەوتۆ کە کادیری حیزبیە وا دەرکەوتۆ کادیرێکی سیاسی ئیسلامیە یەکێک لەو پیاوان یەکێک لەو هاوڵاتیانی ئەم شارە کە هەر لەم شارە لەدایک بووە و گەورە بووە قۆناکانی خوێندنی بردووەتە سەر لەگەڵ ژان و معانەتەکانی ئەم شارە گەورە بووە لەگەڵ ئەوەشدا پیاوێکی لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە دەورێکی گرنگی بینیوە. کامیل مەحموود جگە لە کاری حکومی لە چەند ڕێکخراوێک لە هەڵەبجە کاری کردووە. هەروەها لە ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی بەتایبەت ڕۆژنامە و گۆڤارەکاندا کاری کردووە و خاوەنی چەند کتێبێکە. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستا چەند دەنگدەرێکم لە پارێزگای هەڵەبجە دواندووە لە کتێبخانەی هەژار موکریانی بفەرمونون. بەڵێ بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ ئێمە لە پارێزگای هەڵەبجەین. دیارە ویستم لە دەرەوە لە ناو بازار ڕۆوانە بم بەڵام لە هەڵەبجە ئاەتێکێ لە دوای نیوەڕۆی تر زۆربەی دوکان و بازار داخرێەوە چنە ماڵەوە تا ئەوکو درنگانێک نانەوە ئێمە شەبێ بەرنامەکە مۆنتاژ بکەین بۆی ئێوە ئێستا بیبینن. دانیشتم لە کتێبخانەی هەژار موکریانی لەگەڵ کاک فەریدون و لەگەڵ کاک سیروان و کاک بەرزان حامد. بزانین کاک سیروان لە تۆ دەست پێ بکەم. حماسەتی خەڵک بۆ دەنگان چۆنە لە هەڵەبجە؟ وەڵاهی هەڵەبجەش وەکو شارەکانی کە تقریبا بڵێ ناومیدیش پێوە دیارە لەبەرەوە ڕووداوانی پێشتر کە ڕوویدا بەڵام تا حەدێک باشە ئەوەی ئێسش هەندێک لە مامۆستایانی ئاینی و خەڵکی ڕۆشنبیر خەڵگوریاکەنەوە و کۆمیسیۆنی چەند ئەعلاناتیان هەڵواسیەوە بۆی خەڵک زیاتر بەشداری بکات. چاوەڕوانی خەڵکی هەڵەبجە مەسەلەن زۆرە بۆی کە ئەم جارە خزمەت بکرێن دوای ئەم هەڵبژاردنە؟ وەڵی زۆر بەداخەوە هەڵەبجە بە تایبەتی جارانی پێشوش زۆر گەزراوە. هەڵەبجە تقریبا ساڵانش تقریبا وەکو هەڵبژاردنێکی لە 16 سیا زۆر وعدمان پێدرێ بەڵام بەداخەوە دوای 16 سێ و وعدانە هەمویان هەڵبژاردنی ژەروایە بۆ هەڵبژاردنیش زۆر جاروایە تا ئێستا لە دوای بۆ نمونە بە پارێزگابوونی هەڵەبجە و جۆهدەکانی حکوومەتی کوردستان و سەرۆکی حکوومەت و ئەوە مەسەلەن هەستەکەی گروتینێک هەیە لە ئیداری خۆجێیی بۆ خزمەتکردنی هەڵەبجە؟ وەڵی زۆر بەداخەوە هەڵەبجە لەوە کاتەوەی کە بوو بە پارێزگا تەنها ناوێکە ئەوەی منەی بینم ئەوەی لە حقەتایی بینم تەنها ناوێکە ڕاستە چەند بڕیارێک دەرچووە بەڵام لە ڕاستیداوەی منەی بینم بە پارێزگابوون نییە هیچ شتێکی تازە لە دوای پارێزگابوونەوە نەکراوە. چەنات ئەوەی من بینیوێتم چەند ترافیکەکە دانراوە چەند بەڕێوەبەراتێک بە حساب دروستکراوە بەڵام خەڵکی نوێی وەدانەمەز کاک بەرزانەوە ئۆپۆزیسیۆنە ناوە مەسەلەن هەرەڵەن نەکراوە ڕاهات و نیا بە فعلی نەکراوە. بەداخەوە بە نیسبەتی هەڵەبجە ئەوەی کە کراوە لە چاو ئەو قوربانیدان و زەحیەی کە هەڵەبجە داوێتی نەخێر نەکراوە منیش هاوڕێی کاک سیروانم دەبوو هەڵەبجە بەقەدەر ناوەکەی بەقەدەر گەورەیەکەی بەوەی کە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچوو دواتر سیمای بە پارێزگابوون بە هەڵەبجەوە دەرکەوتایە نەخێر دەرنەکەوتووە دەبوو خزمەتی زیاتر لە بواری کەرتی تەندروستی لە بواری کەرتی خزمەت گوزاری لە بواری سیمای بە پارێزگابوونی پارتیت حزبەکەی تۆ بۆ نمونە سەرۆکی حکوومەتیان بەدەستەوە قەڵەمەکەی کاگنە سیروان لە مۆنۆمنتەکەدانراوە خەڵکی هەڵەبجە پێی ئەزانن بە جۆدەکانی سەرەتای بە پارێزگابوون بەڵام بۆ نایکەن خزمەت حزبەکەی تۆ بۆ نایکەن. من پێم وایە هەندێک لە خزمەت گوزاریەکان پەیوەندی بە حکوومەتی مەحەلی هەڵەبجەوەیە ینی بەو دام و دەستگا و مؤسسانەوە هەیە کە لە ناو خودی هەڵەبجان ینی بۆ من یەک نمونە بە جەنابەت دەڵێم پرۆژەی فراوانکردنی ناو بازاڕی هەڵەبجە ماوەی چەند ساڵە لەو کاتەش کە ئێمە دووچاری قەیران نەبوو بووین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە لیژنەی بۆ تەشکیل من دڵنیام خەڵک دەزانێ و دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچانەی کە پارتی حکومڕانەتیە تاقی کردوێتەوە و ئەزانێ بە خزمەت گوزاریەکی زۆرەوە هاتە پێشەوە و کارێک کرد بۆی زۆرترین خزمەت گوزاری باڵەبجە دوایە مەسەلەن ئەم قسانە وەکو دەنگدەرێکی یەکێتیێت عقلی تۆ مەسەلەن ئەگەر خەڵک پارتی تاقی بکاتەوە لە ڕێی خەدەمیەوە وەکو ناوچەکانی تری لێکا بە قەولی خۆی. وڵی من پێم وایە پێم خۆشنی هەڵەبجەیش کاتێک بۆ بانگەشی هەڵبژاردن بەکارێت وەڵامی پرسیارەکەی من مەسەلەن فعلا لەبەر ئەوەیە خزمەتیان نەکردو ئەمان کە دەسەڵاتیان نەبووە یەکێ لە هۆکان پێم وایەوە بووە
دەسەڵاتیان هەبووە ئەتوانی مەسەلەن لە ڕێخەدەمی و زیاتر خزمەتی بکەن دەسەڵاتیان هەبووە ئەو کاتە تەجروبەکە تاقیکردنەوەکە دەزانی سەرکەوتو بوو یاخود شکستی هێناوە باشە هەتاوەکو ئێستا هەڵەبجە بە قەدەر گەورەی و شکۆکەی خۆی بۆ نمونە هەمووان لەبەر چاویان گرتووە بەردەوام هەڵەبجە بە بەرپرسیارەتی ئەو مامەڵاکە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و انتخابات وەکو خۆدوتە شکۆی خۆی پاراستووە بەڵام هەموو حیزبەکان بە هەمویان شکۆی هەڵەبجیان پاراست نەخێنیان پاراستووە من بۆ تەسەلیێنم کەیان پاراستۆن سەیری کەیسە هەڵەبجە کاتێک کارەساتی هەڵبجە بەسەر خەڵکی هەڵبجات بەرنمانەی خۆی هەڵبجە شەید بوو 7,000 کەس ئاوارە بوو 10,000 کەس بریندار بوو 5,000 کەس شەید بوو ئێستش زیاتر لە خۆی 14,000 کەس 14,000 بنەماڵە خانەوادە لە هەڵەبجە تا ئێستا 3,600 بنەماڵی نەگەڕێنەوە بۆ هەڵەبجە بەڵام ئەگەر تا ئێستا حسابێکی ئەبێتەوە 50 دوای بە پارێزگا بوون خەڵک گەڕایەوە گەڕاوەتەوە بەس ئومێدی نەبوو تا ئێستش کەلاوە لە هەڵەبجە هەیە تا ئێستش هەڵەبجەوەکو پێویست ئاوڕی چەندین دەوڵەمەند هەیە لە سلێمانی کە مەشروعی زۆر زەخمیان هەیە هەڵەبجەین مەسەلەن ئەوانە بۆ هەڵەبجە چیان کردو لە کەرتی تایبەتە ئەوە دەگەڕێرەوە بە دەسەڵاتی حکوومەت لەبەرەوەی تا ئێستاەوە بەرهێنان کەرتی تایبەت ئێبن پێتەڵن ئەیدەگەڕێنم بۆ حکومەت چونکە تا ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێن لەم شارە نیە بەرهێنان بڕبڕی پشتی پێشکەوتن و پێگەیاندنی شارە دروستبوونی شارە سەیریکە بینی هەولێر و کەس نەزان ئێستا بۆتە شارێ دووەندەی هەڵەبجە بێت ئێستاش ئەو بەزم و ڕەزمە ماوە کە خەڵک بۆ معاملاتێک دیسان لە هەندێک دەوائرە هەر بڕۆهات و چۆی محافظی سلێمانی بکە بەڵێ ناتوانێت عمودێکدا بنی تاکو بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی ئاگادار مەسەلەن بۆ نا بە پارێزگاون ینی لەگەڵ ڕێزمە ینی من پێم وایە دوای پارێزگابوون هەندێکشدار بۆ نمونەبان نمونەیەکی زۆرین بێنینەوە ینی ئەمە نمونێکی زۆر سادەیە جاران یعنی تۆ سریام ئیدارەکە نەوت ئەو نەوتەی کە تەوزیعکرێ بە ماڵان ساڵانە ئەگەر بدرێ پارەوە بوو نەدرا بدرێ ساڵانە ئەبرای بەر ماڵەکان ئێستا وای لێ کردووە جەمای پارێزگار و قایمخان وایان لێ کردووە ئەبێت تۆ 10,000 بەی بە سارێک بڕۆی لە شوێنێکی دوور وەریگری تەنکەرەکە بۆ نایەتە بەرماڵەوە بە شەرتێک ئەو پارەش لێسێنن قڕێکی شەیە خەڵکەڵە جارێ هاوی ناچێ ئەی فرۆشە وەرەقەکە بە سوپێ زۆر ڕاست ئەوەیە ڕاست کابرا دینی نییە زۆر من زۆر دیراسی خەڵکی هەڵەبجەکەم زۆر لەسەر هەڵەبجە ئیشەکەم خاڵێکی گرنگ کە هەڵەبجە پێش ناکەوێت چییە دەبێت بە زووترین کات حکوومەتی هەریەم سێ بەڕێوەبەرایەتی گرنگ کاتەوە سێ سێکتەری گرنگ سێم زەوی لە ژیانە لە دوای ڤەرجینیا لە ئەمریکا ئۆساکە لە ژاپۆن هەڵەبجێت تا ئێستا بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی بەڵێک بۆ کراوەتەوە بەڵام کوا لە چی شتێکە تا ئێستا ئەوانەی کە لە هەڵەبجاکرێ زیاتر تایتڵە خۆی کاگرانج وەکو عرزم کردی هەندێک شتەیە پەیوەندی بە ئیداری خۆجیی هەڵەبجەوایە بەڕاستیانی پێ دوایە بتخوا ئەمە جارێکی تریش کاک بەرزان حامد فەرمووی ببوورە قسەکەەوە بەشەکرێ پێ دوایە مەسەلەکە ئیداری خۆجی بە هەردووکێتی میکسن تاواکەر یەکترین بۆچی بۆ نمونەون پێتەڵێت تۆ بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ ئەم زەوێ چاکەت هەیە بۆچی بودجەیەکی بۆ تەرخان ناکە ئێمە دەڵێن کشت و کاڵ وەکو نەوە دەتوانێت ململایەتی چه حیزبە حاکمە لە هەڵەبجە یەکێتی نیشتیمانی ئەی مەسەلەن بۆ نایکە ئێجا هەندێک شت بەدەست یەکێتی نیشتیمانیە کە دەچێتە هەولێر برادرانی هەولێر ڕەمزێک ئەوەی کە پەیوەندی بەخۆیان خۆی برادرانی هەولێر ئەم مستەڵەحە ئیتر خەڵک باوەڕی پێ ناکە شتێک بەناوی برادرانی هەولێر نییە ئەگەر حکوومەتە شتێکە پێڵەن حکوومەتی مشتەرەگەکێتی و پارتی بێکەوە قەراریان ئەگەر وانە مەسەلەن وەکو دەنگدەرێکی یەکێتی پێم بڵێ وانە ئەمە نییە ئەمە بە عقلی منە ناچێ وەکو هاوڵاتیەکی کورد نەک وەکو سەحەفیەکیش چونکە ئەگەر لە هیچ شتێکە قەنەعەتم وایە مەسەلەن بۆ لە شتی ترا مەسەلەن پارتی ناتوانێت بە یەک لێرێشێتی نیشتیمانی کوردستان بۆ پرۆژەیەک ئەکرێتەوە لە دێگەڵە بەم لاوە بچووکترین پرۆژە کا قوبات تاالبانیە ئیفتداحێکا و ڕاگەیانی یەشێتیکا بەهرا ئەوە ئەو پرۆژەی ناتوانێت دەستیەکێتی بگرێ یەکێتی توانێت دەستینە چیروان بارزانانی بگرێ پارک نکاتە و جادە دروست نەکە لە هەولێر ئەمانە بە مێشکی خەڵکاتێتر باشە من پرسیارێکەکەم بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرت گەراوە لەژێت بەدەستی کێ وەزیری ناوخۆ دەچێتە سەرۆکایەتی حکوومەت وەزیری ناوخۆ اینجا ئەمە وەزیری ناوخۆ لە بەرەوەی پارتیە مەسەلەن وەزیری تەندروستی یەکێتی وەزیری ڕێگاوبان هینە دابەشی بکەن بۆ تەندروستیش لە ماڵێم هەموو خەڵک ئەبێ کە چووە ئێستا مەسەلەن ئەندام پەرلەمانەکەی ئەوە ئەم شەو میوانمە سبەی نەخۆ نابێ بەس بە دوای یەک کێشەی زۆر گەورە هەیە من ناڵێم ئەفونکە من ناڵێم فقط
پارتی ئیش ناکا بۆ هەڵەبجە هەردووکیان ئیشەکەن بەڵام ئەو ئیشکردە بە پێ بەوا بڵی خۆمی پارتی نیە مەبەستم تێنەگەشتی لە مەبەستم ئەوەیە کە من دەڵێم ئەو ئیشەی کە بۆ هەڵەبجە ئەکرێ بۆ خەڵکی هەڵەبجە جێگەی شایستنی چۆن تۆ یانزە بەڕێوەبەرایەتی وێناوەتەوە بەڵام ئەم یانزە بەڕێوەبەرایەتی کو بوجێت یەک کەسی وە تەنیا تەندروستی 282 کەسیان تاین کردووە تۆ بەڕێوەبەرایەتی تەشکیلەکەی لە شارێکە لە پارێزگایەکە بەرایەکی بیلاکی ئەوێ مەخەساتی ئەوێ بودجەی ئەوێ خەزیێنەی ئەوێ ئەمان هەمی حەقەمەرجی چی بێ بۆ دەنگدان حەقەمەرجی خەڵکی هەڵەبجە ئەوە بێ بۆ دەنگدان بچێتە پرۆسی دەنگدان پێش هەمووشتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیا بدە ساڵی 2019 بکاتە ساڵی پێکەوە ژیان لە هەڵەبجە ساڵی پێشکەوتی هەڵەبجە میلەتەکە چی بێ بۆ ئەوەی کە مەسەلەن کاندید بنێرێ داوای چی بکە بە مناڵی ئەگەر بە مناڵی من پێم وایە مەرجی ئەوە بێ کە بتوانێ ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئەچنە پەرلەمانی کوردستان بەرگری کارێکی باشی دوور لە ئینتیمای سیاسی و حیزبی و کۆمەڵەکشت بەرگریکارێکی باشی خەڵکی هەڵەبجە بن بام واتایەک پارێزگاریان داواکاری خواستەکانیان بن لە مەجای ئەوەی کە لە کەرتەکانی تەندروستی پیشەسازی کەرتەکانی تری شارەوانی و هەموو کەرتە خزمەت گوزاریەکانی بە تایبەتری پەروەردەکە لە هەمووی مهمترە. حەزەکەم لە پیاسێکی ناو هەڵەبجە هەر بکەین بەڵام کاک سیروان میوانەکەم بزوتنەوە. بەڵە بەڕێزان جارێک کرد سلااوان لەبێ بەردەوامین لەگەڵتان لەگەڵ بربژێری هاوپەیمانی بەرەو ئیسلاح بەڕێز کامیل مەحموود مامۆستا کامیل لەسەر و قسانەی سەرنجە تێبینیەکەت هەیە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان طبعاً ئەو قسانە قسەی سێ هاوڵاتی هەڵەبجەیە پێشەوەی ئینتیمایان بۆ هەر حیزبێک هەبێ قسەکانیان حەق بوون دەربارەی معاناتی یەکی نسبەیەکیش ڕاستیان پێ بوو وەنیە؟ طبعاً ئەوە قسەکانیان ڕاستیە بەڵام کێشەکە لەوایە هەر یەکان ئینتیمایان بۆ حیزبێک هەیە بەشێک لەو حیزبانە دروستکەری خوڵقێنەری گرفتەکانن یعنی دوان لەو تایبەتی کامیان بە تایبەتی ئەو دوو بەڕێزەی کەوا ئینتیمایان بۆ دوو حیزبی دەسەڵاتدار یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لە ناو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە کامیان زیاتر بەرپرسیارەتی هەڵەبجە بووەتە قوربانی ململانی سیاسی نێوان دوو حیزبی دەسەڵاتدار و شەڕی نفوزی سیاسیە لەم شارە و ئەم شارە پشتگوێ خراوە و ئەم شارە تەنانەت بە پارێزگابوونەکەشی لەژێر فشاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و گەنج و لاوەکانی هەڵەبجە کە چەندین جار ڕژانە سەر شەقامەکان و تەنانەت بەداخەوە کارەسات گەیشتاوەی ئەوە شتێکی پۆزتیڤە ئەگەر حکوومەت لەژێر فشاری کۆمەڵگای مەدەنی کار بکات شتێکی ئیجابی نیە؟ ئەوە شتێکی ئیجابیە ڕاستە بەڵام ئیجابێتەکە لەکەیە لە کاتێکە ئابێت کە خەڵکی بووە بە شەڕی پیاکردنی مەسەلەن لایەنگر لە نێوان ئەو دوو پارتیا بە پێی قسەی جەنابەت مەسەلەن لایەنگر لە وڵاتەیە ئەبێ لە هەموو دنیادا ئەبێ بە خزمەتکردنی زیاتر پەیدا بکرێ وایە؟ وایە بەتەبان ئەم شەڕە بەخێر شکاوەتەوە بۆ هەڵەبجە؟ نەخێر ئەم شەڕە لە هەڵەبجە تا ئێستا نەیەکێتی و نە پارتی هەڵەبجە بەهی خۆیان نازانن چونکە لە هەڵەبجە نفوزێکی ئیسلامی هەڵەبجە حاڵەتێکی بارگایی بە دین بارگایی بە تەدەین بە دینداری هەیە ئینتیمای تا ئێستا ساغ نەبووەتەوە بە هیچ یەکێک لەو دوو حیزبە لەبەرەوە ئەو دوو حیزبەش پشتگوێیان خستو ئەمە بەڵام پارتیەکان ئەڵەن ئێوە بەردەوام ڕاهاتوون بۆ خۆی چێژ ناوی پارتیش لەگەڵێکێتی دێنن لە هەڵەبجە ئەوان بەردەوام کاندیداکانیان حتا خەڵکە هەڵەبجەیەکان کە پارتینین مەسەلەن ئەڵێن بەردەوام بۆ باڵانزڕاگرتن و میزان ئێوەی ئەحزابی منافیسی ئەو دوو حیزبە ناویان بەیەکەوەیانن لە کاتێکا بەرپرسیاری یەکەم لە هەڵەبجە ئەبێ ئەوەی کە زۆرترین دەنگی هەبووە حاکمیەتی کردووە بەرپرسیارەتی هەڵبگرێ ئەم قسەی خەڵک ڕاستی تێدا تا ڕادێزانی ئەمە عەدالەت ئەمە لە قسەکردیشە حەزەکەین ینی ویژدانن قسە بکەین و بە ئینسافەوە قسە بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی زۆنێکە لە یعنی ئیدارەیەکە ئیدارەیەکی تایبەت بە خۆیەتی بەداخەوە ئیدارەی زۆنی سەوز و زەرد کە ئێستاش ماوە هەڵەبجە لە زمنی ئیدارەی زەردە یعنی یەکێتی حکومڕانی فیعلی هەڵەبجەیە بەڵام لەم سەری ئیدارەی زەردە لە ڕووی لە سەوزانەك زەردا لێرە هەڵەبجە لە ناو ئیدارەی سەوزایە بەڵام لە ڕووی ئیداریشەوە پارتیەکانیش پارتی دیموکراتی کوردستانیش وەکو دەسەڵاتداری تا ئەندازەیەکی زیاتر لە یەکێتیش ئەوانیش پشکی زیاتریان هەیە لەوەی کەوا تەگەرەیان خستە بەردەمی کۆمەڵێک لە بڕیارەکان کە ئەحزابی هەڵەبجە تا ئەندازەیەک ئێمە لە چەندین کۆبوونەوە ڕێکەوتین لەسەرەوەی بەلای کەمەوە ئەنجومەنێک بۆ هەڵەبجە دروستکەین یەکێک لەو کۆسپی دروست کرد برادرانی پارتی بوو ئەمە دواتێ بینیت بوو لەسەرەوە گفتوگۆیە
زۆر شتی کەشەیە دیارە ئەم باشە لە ناو قسەکانە دەرفەتە دەدەم لە وەڵامی دە پرسیارەکە ئەتوانی هەم بانگەشەی خۆت بکەی هەم وەڵامی پرسیارەکانیش ئاوێتە بکەی. من دوو پرسیاری یاساییم هەیە. ئەم جاریان لە دەستوری عێراقەوە دەست پێکەم دوای ئەوەش پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. وەکو کەسایەتیەکی ئیسلامی بەپێی دەستوری عێراق ئاینی ئیسلام چ ڕۆڵێکی لە کاروباری دەوڵەتی عێراقدا هەیە؟ طبعا لە دەستوری هەمشەیی عێراقا پێگەیەکی تا ئەندازەیەکی زۆر باش بۆ دیندانراوە دین پێگەیەکی خۆی هەیە لە مادەی دووە باز لەوەکە کە دینی ڕسمی دەوڵەت مادەکەت زۆر تەواوە بەڵێ ئێ وەلا لە مادەی 143 هەر بە هەمان شێوە ئیشارە بە مادەی دوو چ دەرە؟ لە مادەی دووە ئەڵێ دینی ڕسمی دەوڵەت ئیسلامە و پاشان بڕگەیەکی تری ئەڵێ نابێ هیچ یاسایەک دەربچێت کە پێچەوانەی ساوابیتەکانی ئیسلام لە گۆڕ زۆر تەواوە وەڵامەکەت مامەستا. سەبارەت بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادەی 107 پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا باز لەوە کراوە کە پێویستە پەرلەمان بودجەیەکی تایبەت بەخۆی هەبێ ئەو بودجەیە چۆن ڕێکەخرێت؟ دیارە پەرلەمانە و بودجەیە لەگەڵ یەکێ لە بەشەکانی خۆی کە بەڕێوەبەرایەتی و ئازام دەستپاچی و شتێکی وایە کە پێکەوە هەماهەنگە بن بۆ تەخمینکردنی بودجەیەک بۆ خۆیان و پاشان ڕادەستکردنی دەستەی سەرۆکایەتی بۆ پەسەندکردنی. وەڵامەکەت هەڵە نییە وەڵامەکەت تەواوە بەڵام زۆر تێر نییە بەڵام تاوە دەستی خۆش بێ دیارە بەپێی مادەی 107 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکایەتی دیوان بە هاواهەنگی لەگەڵ لیژنەی دەستپاکی و کاروباری پارلەمان و سکاڵا بودجەی پەرلەمان ئامادا کات و پاش پەسەندکردنی لەلایەن دەستەی سەرۆکایەتی پارلەمانەوە دەخرێتە ناو بودجەوە کە بێگومان وەڵامەکەی بەڕێستان تەواو بوو. مامەستا ئێستا جگەل لە لیستیەوە لیستی کۆمەڵی ئیسلامیش هەیە. ئەمەیە بە ڕاشکاوی پێم بڵێ بۆچی ئەبێ کەسێکی ئیسلامی بۆ نمونە دەنگ بداتە لیستەکەی ئێوە نەک لیستەکەی دیکە؟ تەمان ئێمە ناڵێن بە هیچ کەسێک بە تایبەتی بە ئیسلامیەکانی تری ئەوانەی کە هاوبیر و هاو بۆچوونمانن هاو عەقیدەمانن پیان ناڵێن دەنگ مەدەن بە فڵان لیست حتا بە هیچ لیستێکی کەش بەڵکو ئێمە بانگەشە بۆ خۆمانەکەین وڵێن دەنگ بدەن بە لیستی بەرەوەی ئیسلاح لەبەرەوەی لیستی بەرەوەی ئیسلاح جگەلەوەی لیستێکی ئیسلاحخوازە ئەوێ لە ئایندەیە پشتیوان بەخوای گەورە ڕوبەڕووی گەندەڵکارانیش بێتەوە و پرۆسەی ئیسلاح بەرپا بکات لە ناو کایی سیاسی ئەگەر خەسڵەتی جیاوازتان نەبووە هەڵبەتە پێکەوە دابەزین جیاوازی ئەوە چییە لەگەڵەوانی تر؟ ئێمە دیارە لە ڕابردوودا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەوڵێکی زۆرماندا بۆی ئیسلامیەکان لە چوارچەوەی پرۆژەیەکی سیاسیا پێکەوە بن هەم لە هەڵبژاردن و هەم لە ناو بوارەکانی تریکایی سیاسیا و من بۆ خۆم پرۆژەی بەرەی کاری هاوبەشی ئیسلامیم نووسیەوە و بەناوی بزوتنەوەی ئیسلامیشەوە کە سەرکردایەتی بزوتنەوە تەصدیقی ئەو پرۆژەی منی کرد و دواتر تەسلیمی برایانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیم کرد بەڵام بەداخەوە بەهۆی هەندێک بیر و بۆچوونی لەوانەیە جوزئی سیاسیەوە ئێمە لەگەڵ برایانی کۆمەڵا پێک نەهاتی ئەجەندای دەرەکی تێدا بوو من هیچ بەڵگەم لە دەستانیە بڵام ئەجەندای دەرەکیەوە ناتوانم لێرا و تۆمەتی بۆ ناتوانانی لێرەکەی ئەمە ئەمڕۆک و یەوم الحساب وایە تەشبیه نەبێت ئەبێ خەڵک زۆر لە هەموو ڕۆژە زیاتر مەسەلەن وا لە میلەتەکەی بکە هۆشیاریانە اختیار بکە ئەجەندای دەرەکی کاریگەری هەبوو؟ نا من پێم وانە هیچ ئیسلامیێک لە کوردستانە ئەجەندای دەرەکی بیجوڵێنە بە بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیشەوە ئەی بۆ نەگەیشتن ئەنجام. دیارە برایانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی هەڵوێستی لەوانەیە تایبەتی خۆیان هەبووە لە بەرامبەری بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر دەسەڵاتە ینی ئالیەتی ڕوبەڕووبوونەی ئەوان بۆ ئەو بارودۆخە سیاسی خراپەی کوردستان هەندێک جیاوازی بووە لە ئالیەتی ڕوبەڕووبوون ئێوە لەگەڵی نەبوون بەو میکانیزمەوەن؟ نا مەرج نییە ئەمە پێکەوە هەمومان هاوڕابووین لەسەرەوەی ئەم وڵاتە گەندەڵی تایە بەڵام لەگەڵ ئەو میکانیزمەی ئەوانە بوون میکانیزمەکانمان لە شتی ڕواڵەتیا زیاتر جیاواز بوو ئەجنا ئێمە بە هەموو شێوە جارە بزوتنەوەی ئیسلامی یەکەمین لایەن بوو کە پێش ئەوەی کەوە
یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش لە حکوومەت بێنە دەرەوە ئێمە هەر بەشداریمان نەکرد لە حکوومەت و ئێمە دەنگمان نەدا بە حکوومەتەکەی کاگنیەچیر و ئێمە بووینە ئۆپۆزیسیۆنێک ئەگەرچی ئۆپۆزیسیۆنێکی متەواضعانە بووین بەهۆی کەمیمکانی ئەعلامیمانەوە. ئێستا تۆ هەمان وەڵام لە ماڵی خۆتانە دەیتەوە ئەگەر کچەکەت یا کوڕەکەت پێت بڵێ بابە ئەوە بۆچی لەگەڵ کۆمەڵ یەک لیستان دروست نەکرد بۆچی بەرەوەی سلاح تەنیا ئێوە یەکگرتوون هەمان وەڵامە دەیتەوە تو زاتی خوا ئێمە باشە بەس دوای ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە سپاسە دەکەم بنەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە. ئەمڕۆمەوێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە. دوو حاز لە کاکە ئاکشن. ئەمڕۆمەوێ باسی دی بابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو 4 کات 14. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە. لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. لە پێناو دادپەروەری و خۆشگوزەرانی دەنگ بدەن بە لیستی سەردەم ژمارە 127. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە. ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنەی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن. ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە. سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە، ژمێریاری و دارایی، سەرچاوە مرۆییەکان، بەڕێوەبردننی کار، بەڕێوەبردننی گاز و نەوت. سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە، ئەندازیاری پرۆگرامەکانی مۆبایل و وێب، سایبەر سیکیورتی، تێلیکۆمینیکیشن، نێتوۆرک، داتابیس، سۆفتوێر. هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس، گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر. لە کاتی کڕینی ئامێرە کارەباکانی هیتاشی ئاگاداری جۆری ساختە و کۆپیکراو بن بە لە یەکچوونی ناو لۆگۆ نەکەونە هەڵەوە. ئامێرە ئۆریژناڵەکانی هیتاشی کارتی گرنتی کۆمپانیای قەیوانی لەگەڵدایە و بۆ دڵنیا بن لەوەی لەسەر ئامێرەکانی سەلاجە و غەسالە و گسکی هیتاشی نووسراوە مەید ئین تایلند. قەیوان گروپ، کوالەتی و دڵنیایی. بەخێبی مامەگیان فەرمۆ ئەرێ مامەگیان بوو کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێزنایڵەت و قژلەتان و دەپارێزێت تەنانەت. دکتۆر جان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری ژومەکانت کەم دەکاتەوە و ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە جانەمە ناوی چی؟ کۆلاژین پلاس. بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژلەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان.
بەڵێ بەڕێزان سڵاوتان لە بێنجا گوێمان لە قسەکانی مامۆستا بوو باسی تەحلیلی سیاسی کرد بەڵام من لێم پرسیوە ئەگەر لە ماڵەوە لێو بپرسن وەڵامەکە و چێ بە طبعا من لە ماڵەوەش کاک ڕەنجەگەرە و پرسیار نەڵێ حەقی سیاستیان نییە نەڵێ حەقی سیاستیان نییە بۆ یار وەڵام ناوەڵا لە ماڵەوە بە فعلی لەوەچە لێم پرسیارم لێ کرابێ مەسەلەن لە چی باوان ئەوەش بۆ ئێمە بجێڕەرەوە من نایشارمەوەڵێم لە ناخی دڵەوە یعنی بەو پەڕی هەستی بەرپرسیارەتیەوە وتومە کە ئەو پەڕی پێمان ناخۆش بۆ برانی کۆمەڵی ئیسلامیمان لەگەڵانیە و پێمان خۆش بۆ هەمومان پێکەوە بین و پێمان خۆش بۆ هەمومان ببینە بەدیلی بارودۆخێک کە ئێمە لە ڕووی مەبدەئیشەوە پێمان وایە ئەم حاڵەتە خەتای کێ بوو ئەوانەوە بە واقعی نازانن پێیان وایە بن بە سەبەبی کەمکردنەوەی دەنگەکانیان ئێمە پێمان وا بووە کە ئەم حاڵەتەی ئێستا ئەگەر ئیسلامیەکان پێکەوە بووینایە ئەمانتوانی بڵین زیاتر بڵین کە ئەمەی کە بەسەر کوردستانە هاتووە ئەم بارودۆخی خۆڵقاوی دەستی کۆمەڵە هێزی ئەلمانیە واتە ئەوەی کە ئێستا هەیە شکستی ئیدارەیەکی ئەلمانیە لە کوردستان ئەم ڕۆژ لە ناو بازار هەنێ خەڵکمە بینی ئەیانوت ئیسلامیەکان و بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامی کاریگەریان هەیە لەوەی لە ڕووی کولتوری و نزیکی 15 ساڵ هەڵەبجەیان بردۆتەوە دواوە تۆ ئەڵەی چی؟ ئێمە هەڵەبجەمان بە پێچەوانەوە ئێمە هەڵەبجە هەمیشە مەسەلەن ئەڵێن ئەو سەردەمەی کە ئێوە لێرە بوون هیچ ئازادیەک نەبوو ئەوان من ئەوە مەسەلەن هەندێک کەس ئاوای نەکرد تەحلیلیا کرد هیچ ئازادیەک نەبوو ئازادی پۆشین نەبوو ئازادی تەنانەت هەڵس و کەوت نەبوو ئازادی کۆڕ و کۆبوونەوە نەبوو ئازادی کافێ نەبوو بە قسەی ئەوان مەسەلەن حیزبی کۆمۆنیست بڤە بوو مەسەلەن ئەوەی کە بۆنی ئەلمانیەتی لێ بهاتە لە وڵاتەی تر سەرنەگومەکرا و لە هەمان کاتدا لە خۆی ئەترسا بە ئارامی نەئەنووس ئێوە چیاڵن جا حەزەکەم پرسیارەکە تو ئەنواع چڵوپۆپ و لێ کردەوە بە ئەندازەی پرسیارەکەڵم ئەوانی ژوا دەڵێن بە ئەندازەی پرسیارەکەی خۆت یا زیاتر بوارم بدە باوەڵام بامەوە طبعا ئێمە لە هەڵەبجە بوارمان بۆ هەموو بیر و بۆچوونەکان ڕەخساند بوو عەلەمی حیزبی شوعی لە کوردستانە لە عەلەمەکەی ئێمە بەرزتر بوو ماوەیەکی کەم وەنا هەمیشە لە هەڵەبجە یەک ڕۆژ مەقڕی حیزبی شوعی دانەخراوە ئەی کۆمۆنیست کۆمۆنیست مەقڕیان نازانم هەستم نەکردو هەر نەبووە لە ئەساسە تا ئێستاش کۆمۆنیست مەقڕی نەبووە پاشان لە هەڵەبجە خەڵک ئازاد بووە ئەسڵەن هەڵەبجە خۆی خەڵکێکی محافزکار بوو من هەرگیز یعنی ئەوانەی کەوا لەشکیان بەسەرە نەبووە بە پەنجەکانی دەستێ ژمێراون و دیار بوون خزمانی کاکەی لەم شارەیان بڕۆن لیان بپرسن بزان ئێمە چۆن بووین لەگەڵیانە هەموو ئەو خەڵکەی لێرە پرۆژەی خزمەتگوزاری هاتۆتە هەڵەبجە لە کاتێکە ئەمە وجودمان هەبووە کاک ڕەنج لە هەڵەبجە ئەوە پرۆژەی کانی عاشقانە سەرتاپای گەڕەکەەکە ئاوادان کراوەتەوە عاشقان بۆیان هەبوو لە کانی عاشقان وەڵامی ئەوە بەم مەسەلەی خزمەتگوزاری ئەوە مامۆستایانە هەمووی ئاوادان بووەتەوە بەڵام دوای دەسەڵاتی ئێمە کە وەختێ پرۆژەی خانووکردنەوە بۆ هاوڵاتیانی لێ قەوماوی هەڵەبجە دەرچووە خانوویەک لەم گەڕەگەیەکە لەو گەڕەگەیەکە بۆ ئەم بەرپرسێکە بۆ ئەو بەرپرس زۆر باشە ئەمانە هەمووی کە ئێوە ڕۆژگارێ ئاوا مەسەلەن هەژمونتان هەبوو کە بە قەولی خۆت ئەوەندە باش بوون بۆ خەڵک بۆ دەسەڵاتتان نەما ئێمە لە هەڵەبجە تەنها وجودی هێزی سەربازیمان لێرە هەبووە ئێمە دەسەڵاتداری ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئێمە لە حکوومەتەکەی ئەو سەردەمەی کاکۆسرت کاتێک سەرۆکی حکوومەت بوو قایمقامەکەی ئێمە لە ڕووی ئیداریەوە فەرمانی لە کاکۆسرتی سەرۆکی حکوومەت وەرەگرت یعنی ئێمە دابڕاو نەبووین واقعێک لە کوردستانە هەبوو کە واقعی میلیشیای حیزبی کە یەکێتی و پارتیەوەیان دروست کرد زیاتر تا ئێمە وەک هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئێستاش کە ئێوە لیستی هاوبەشتان لەگەڵ یەکگرتو هەیە ئێوە وەک بزوتنەوە کەمتر لە یەکگرتو دەبینرێن و خۆتان ماندوو یعنی خۆتان زۆر لەواتێ ماندوو نەکەن لە بانگەشەیە کەمتر لە تەزاهورە و لە بانگەشەکانە دەرەکەون یعنی ئێستا کاک ڕەنج لە ئەم جارەی ئەم هەڵمەتی هەڵبژاردننی ئێستا ئەبینی هەموو حیزبەکان جۆرە لە سارد و سڕیان پێوە دیارە نەگە ئێمە نەکی ئێمە لە یەکگرتووە کەمتر ئەوە برانی یەکگرتووش ئێمە پێکەوە بەرنامەمان داناوە پێکەوە چوینەتە ناو هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە ئەم جاریان ئێمە نەمانویستیوە خەڵکی عازیەت بن چونکە لە سێمانگی ڕابردووە ئێمە انتخاباتێکمان کردووە کە خەڵکی بێتاقەت کرد یعنی جگە لەوەی کە خەڵکمان کۆ کردەوە چەندین کەرنەڤاڵی بەهێز و بەقووەت و قەرەباڵغمان ئەنجامدا لە هەموو شارەکانی کوردستانە ئێستا دوو سێمانگێکی بەسەراتیە پەڕیجارێکی کە خەڵکی کۆکەینەوە بۆ کەرنەڤاڵ بە تایبەتیش ئێمە انتخاباتێکمان بەجێهێشت کە انتخاباتێکی ساختەکاری و پڕ لە تەزویر بوو کە بەڕاستی
خیانەتێکی گەورە بوو لە دیموکراسی کرا لە وڵاتە کە ئەو انتخاباتە ئابە و شێوەیە دەرەنجامەکانی کەوتەوە کە حیزبێکی وەکو بزوتنەوەی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئێمە لە هەڵەبجا بە تەنیا 3000 دەنگمانە نابوو لە ڕابردووە یەکگرتووی ئیسلامیش سەدان دەنگیە نابوو یعنی ئێمە پێکەوە ئێستا هەردووکمان پێکەوە 3000 دەنگمانە نابووم جارە ینی بەس دەنگەکانی بزوتنەوە حساب کراوانە یەکگرتو ڕۆیشتن ئەگەر حسێبیکەین بەدین ئەمە فەزیحەتێکی گەورەتە بڕاتان بە پێداچوونەوەکانی عراقیش نەبوو هیچ پێداچوونەوەیە نەکرا بۆ کۆمەڵە سنووقی کەم کرا بۆ 100 و چەند سنووقێک کرا لەو 100 و چەند سنووقە دەرکەوتکەوە ڕێژەکان زۆر جیاوازن خۆگەر هەمووی بکرایە دەرەنجامەکان زۆرە گۆڕا بەڕێز کامل مەحموود بزوتنەوەی ئیسلامی هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن دەنگەکانی کەمترەکات تەنانەت کۆمەڵی ئیسلامی کە لە ئێوە جیابۆتەوە ئێستا 6 کورسی لە پەرلەمان هەیە بەڵام ئێوە تەنیا 1 کورسیتان هەیە ئەمە بۆچی؟ ئێمە کۆمەڵێ هۆکاری دیارە ذاتی مەوزوعی هەیە ینی هۆکارە مەوزوعیەکانەوانەی کەوا هۆکار بوون بۆ ئەوی بزوتنەوەی ئیسلامی لە شوێنی خۆیان بۆستە تا ئەندازەیەک گەشە نەکا بەڵام احتیفاز بە کیان و بوونی خۆیەوە بکاویشەوە بۆ ئابلوقەی چەندین ئابلوقەی لەسەر بۆ ئابلوقەیەکی ئابووری لەلایەن ئەم دەسەڵاتەوە خراوەتە سەر کە پارە و یارمەتی حیزبی بە هەموو حیزبەکان دراوە تەنانەت ئەوانەشیان زمانیان زۆر زبر بووە و ڕۆژە لە ناو حکوومەت و ڕۆژە لە دەرەوە ئۆپۆزیسیۆن بوون هەرگیز پارەی ئەو دوو حیزبیان لێ نەبراوە بەڵام تا ئێستا ئێمە بێبەش بووین لە هیچ داهات و ئیمکاناتێکی ئەم وڵاتە بەڵکو ئێمە کەواتە بەڕایەوە بێبەشێک لە گەشەکردنی کۆمەڵ بەسەراهێنانی دەسەڵات تەسیری هەبووە تەمویلکردنی دەسەڵات تەسیریە بووە من نامەوێت ناوی هیچ حیزبێک بەرم بەڵام ئەوەندە ئەڵێم بزوتنەوەی ئیسلامی لە پرسیارەکەی مناوە کۆمەڵ لە تۆ جیابۆتەوە 6 کورسی هەیە ئێوە ڕۆژگارێ دەسەڵات بوون مەسەلەن بۆچی ئێستا یعنی 1 کورسیتان هەیە ئێمە منەڵێم بارودۆخی تایبەتی خۆمان هەبووە کە پەیوەندی بە ئیمکانیاتی بێ ئیعلامی ینی ئێمە میدیایەکمان نەبوو ئێمە نەمانتوانیەوە فەزایە بۆ نەبوون بە خاوەنی بەڵام لەبەرەوەی ئێمە داوای یارمەتیمان لە هیچ کەسێک نەکردووە لەسەر ئەساسی مەبدەئی خەڵک داوای کردووە ئێمە باجی مەبدەئی خۆمان داوە ئێمە دەستگرتنمان بە مەبدەئەوە ئێمە نەمانویستووە لە بەرامبەر هیچ شتێکە تەنازول بۆ هیچ لایەک بکەین چ ناوخەوت دەرەوە بۆیتە کێ تەنازولی کردووە بۆ ناوخۆ دەرەوە ینی تۆ مەسەلەن بۆچی بە جورئەتەوە قسە بۆ میلەتەکەت ناکەی من نامەوێت لێرە تۆمەتباری هیچ لایەک بکەم بەڵام ئەڵێم من پرسیارێکی دیاریکراوە لێ کردووی ڕەنگە خەڵکێک ئێستا محەیر مابێ بڵێ باشە من دەنگ بۆچی بەم بزوتنەوە ئەوە تا خەڵگەی لی جیابەتەوە 6 کورسی هەیە ئەمێش تا هەر خاوەنی 1 کورسیە ئەرەجە ماوەری یەکگرت و ببورن بزوتنەوە حەق نییە مامۆستا شەرحی بکە ئەزانی چی کاک ئەوە تا ئەڵێن حەقە شەرح کاک ڕەنج بەڵام حەق نەماوە کاک ڕەنج ئێمە خاوەنی 1 کورسی بووین بەڵام 1 کورسیەکەمان لە بەرامبەر 1 فراکسیۆنی گەورەدا لە پەرلەمانە ئیشی کردووە جورئەتی هەبوو ئەسڵەن لای ئێمە پەرلەمانتار یعنی ئیرادە و جورئەت لە پەرلەمانتارەکانی بزوتنەوە هەبووە هەر لە دوو پەرلەمانتارەکەی سەرەتاوە دواتر لە پەرلەمانتارە خوا لێ خۆشبووەکە دکتۆر شوانەوە تا ئەم پەرلەمانتارە خۆشبەویادی بەخێر بنکەی سەرەکی ئێوە هەڵەبجە بوو لە دوای ڕاپەڕینیش ئێوە لەم شارە باڵا دەست بوون بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا یەکێتی دەنگی یەکەمی لە هەڵەبجە بەدەست هێنا ئێوە لە دوای ڕاپەڕینەوە چیتان بۆ هەڵەبجە کردووە تاوەکو ئێستا خەڵکی هەڵەبجە جارێکی تر دەنگتان پێ بداتەوە ئاخر نا ئێستا لە کوردستانە تۆ ناتوانی یعنی بە هیچ پێوەرە پێناسەی ئەو دیموکراسیەتی و ئەو فرەی و ئەو هەڵبژاردنانە بکەی کە لە کوردستان ئاکری ئەسڵەن ئەمەی کە ئەکرێ لە کوردستانە حاڵەتێکی ڕۆتینیە ئێمە وەکو موسەکین وایە ئەمەی ئێمەیکەین ئەگەر تۆ 1 کورسی بە مقابلی فراکسیۆنێکە کەواتە ئەگەر 1 کورسەکەتان بە مقابلی فراکسیۆنەکە ئەبوو شتان بکردایە تۆ وادوت چیمان بکردایە یعنی ئەوەی کە خەڵکی هەڵەبجە چاوەڕێەکان تۆ باشتر لەم نەزانی لە خزمەت گوزاری لە پرۆژه یاسای ڕێک و پێ نەزانی چۆنە خزمەت گوزاری بە چی ئەکرێ ینی تۆ حکوومەتێک سەرزەمین و ژێرزەمینی هەم وڵاتی بەدەستۆیە هەموو داهاتەکە نایەوە خزمەتی هەڵەبجە بکە ئێمە بە باخەڵی خاڵیەوە خزمەتی هەڵەبجە بکەین ناکرێ بە پرۆژه یاسا هەرچەنە کاکاری لە پەرلەمان وەکو خۆی چالاک بووە یعنی خوا هەڵ ناگرێ بە پیاو بە ئینسافەوە بیڵێ ئێمە دکتۆر شوان خوا لێی خۆش بێ لێرەوە خوا لێ خۆش بوو دکتۆر شوانیش دکتۆر شوان یەکێک بوو لە پەرلەمانتارە خاوەن جورئەتە خاوەن ئیرادەکان
کە تەنانەت هەندێک کاتیش نەچوە ژێر باری هەندێک بڕیاری ئێمەوە کە خۆی سەرنجی لێ هەبوو لە بەرامبەر دەسەڵاتە ئەوەستا لە هیچ کایە کات سازمامەسا مەسەڵەن تۆ خۆت لە وەڵامی پرسیارێک ماوەتە بە یەک کورسیشەوە ئەگەر ئیرادە هەبێت و مەبدە هەبێت و یعنی من نازانم وەکو تۆ جوان تعبیری لە بکەم هەر شتەکرا کەواتە وەڵامی ئەم پرسیارە چییە؟ بنکەی سەرەکی ئێوە هەڵەبجە بوو لە دوای ڕاپەڕنیش ئێوە لەو شارە باڵادەست بوون بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەکێتی دەنگی یەکەمی لە هەڵەبجە بەدەستهێنا ئێوە لە دوای ڕاپەڕینەوە چیتان بۆ هەڵەبجە کردووە تاوەکو ئێستا خەڵکی هەڵەبجە دەنگتان پێ بداتەوە من فرسەت تێمێ بۆی بڵێ ئەمە و ئەمەمان کردووە چیتان کردووە من تەنها نمونەی واقعی و مەدانی پێڵێم ئەڵێم لە هەڵەبجە ئێمە لە هەڵبژاردنەکانە 3000 دەنگ زیاترمان نەبووە هەڵبژاردننی پێشوو یەکگرتووی ئیسلامیش 7 بەرامبەر و 10 بەرامبەری ئێمە دەنگی هەبووە ئێستا ئەم دوو حیزبە پێکەوە لە هەڵبژاردننی پێشووە دەستمان قسە ناو دەستی یەک هەردووکمان 3000 دەنگمانێنە ئەمە حەقیقی ئەم دەنگانە بە تۆ ئەڵێم ئایا معقولە دوو حیزبی وەکو بزوتنەوە ئەمە دەنگدانە مەسەڵەن جاری وا هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کەمی کردووە کەمی نەکردووە مەسەڵەن جاری وایە لە هەندێک مەنتیقە پارتیش کەمی کردووە تۆ پێ دوایە ئێوە ڕێژەی نەگۆڕن بەردەوامە بێت زیاد بکەن ئەگەر ئێمە باسی کەمکردن و زیادکردن بکەین و باسی ئەوە بکەین کە ئەبێ لەسەر سندوقەکانی دەنگدان بۆ بەگشتی ئەوە بۆ بەگشتی مەسەڵەن ئێوە بەم هەموو حیزبە تەجاوزی لە سەدا 20 کورسەکانی پەرلەمانتان نەکردووە ئەگەر ئێمە پەیوەندی هیچ بەوە نییە مامۆستا دەرفەتە دەدەمێ ببوورە ڕات دەگرم هیچ پەیوەندیەکی بەوە نییە ئێوە لەگەڵ واقعی کۆمەڵایەتی کوردستان هەڵ ناکەن ئێوە تەنێکی غەریب و نامۆن بەم کۆمەلگایە وەکو هەندێک محەلیل وا دەڵێن ئێمە گەر ساختەکاری بێڵێ چاواشەکاری بێڵێ تاڵان و بڕۆ بێڵێ دەنگکڕین و خەڵکڕین و کەسبکردنی حرامی خەڵک بێڵێ ئێمە تعبیر لە واقعی حەقیقی کۆمەڵگەیەوە کڕراوە ئێمە گزارش لە واقعی حەقیقی کۆمەلگای کوردستانە خەڵکی ئێوە کردراوە ئێمە گەر بیان کڕینایەسە خاوەنی سەتەلایتێکی ئەگەر دەنگکڕین و نازانم چی خەڵکی ئێمە تۆ باسی من باسی باشەکەواتە هەمووی قابلی کڕین و فرۆشە بە زەوانەی ئێوەنا ئێمە تا ئێستا خۆمان بفرۆشتایە زۆر باشمانوانەیە بوو زۆر باشە هەندێک جگە لە پۆستی هەردوو جێگری پارێزگار پۆستەکانی پارێزگای هەڵەبجە بە وەکالەت بەڕێوە ئەبرێن و ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش خۆتەزانی تا ئێستا پێک نەهێنراوە ئێوە هیچ پرۆژەیەکی کردەیتان هەیە بۆ باشکردنی بارودۆخی سیاسی و ئیداری هەڵەبجە من ئەمەوەکو ڕیکلامی هەڵبژاردن ناڵێم لە بارەگای بزوتنەوەی ئیسلامی کە خۆم بەرپرسی ماڵبەند بووم بە ئیدارەی خۆم جەلسەکەم کردووە لە بارەگای ئێمە ڕێکەوتین لەسەر دابەشکردنی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بۆی بەلای کەمەوە ئەنجومەنێکمان هەبێ وەکو بناغەیەک بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە جێبەجێکردنی بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە بەڵام دوا جار سێ حیزب لە ململانەی سیاسی و ململانەی کورسی و پۆست و پلەی نێوان سێ حیزب هەموو شتەکانی لەبار برد هەندێک لە ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی ترسی ئەویان هەیە کە تاکە کورسیەکەشتان ئەم جارە نەهێننەوە ئێوە بە پێی لێکدانەوە و دراسە و لێکۆڵینەوەکانتان پێشبینی چەند کورسیەکەن ئێمە حەقی خۆمەتیکەوە کورسیەکەش نێنینەوە من چاوەڕێبینی چەند کورسیەکە چاوەڕێەکەم کە کورسیەکەش نێنینەوە لەبەرەوەی نەوتی ئەم وڵاتەی ئەمە فرۆشتومانە کارەبای وڵاتەی ئەمە بڕیومانە ئاوی ئەم وڵاتەی ئەمە بڕیومانە موچەی ئەم وڵاتەی ئەمە چەند کورسیەکانی ئەم وڵاتەی ئەمە کردومانە دەبا خەڵکی کوردستان دەنگمان پێ نەدا پێشبینی چەند کورسیەکان ئێمە لە لیستی بەرەو ئیسلاح لە لیستی بەرەو ئیسلاح و بەتایبەت خودی بزوتنەوەش ئێمە لە لیستی جارێ بەرەو ئیسلاح و پێشبینیەکەم کە کورسیەکانمان کەمتر نابێت لە 15 کورسی و ئەوەی بزوتنەوەی ئیسلامیش پێم وایە پێشبینی سێ کورسیەکەین بەلای کەمەوە کەواتە ئێوە چەند کورسی بۆ بەرەو ئیسلاح زیادەکەن بەرەو ئیسلاح کەمتر نابێت ئینشاءڵڵا لە 15 کورسی زۆر باشە ئێوە سەردەمێک نزیکترین حیزب بوون لە ئێران ئێران ئێستا ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ئاراستەی ڕووداوە سیاسیەکانی عێراق و کوردستان و بەشێک لە ناوچەکەش بۆچی ئێران ئێستا پشتیوانی حیزبی دیکە دەکات و پشتگیری بەهێزبوونەوەی ئێوە ناکات بەڕاشکاوی ئەجا تۆ هاتیتەوە سەر قسەکانی من و لە ڕێگەی پرسیارەکەتەوە هەمانە وەڵامەی کە من جاری پێشوو تویەوە یعنی ئێستا بۆ ئێران پشتگیریتان ناکاوەک جاران ئێمە ئێستا
علااقات و پەیوەندیەکانمان لەگەڵ هەموو دەوڵەتەکانی دراوسیا چاکە ئەمەیان شتێکی قەتعە بەڵام هەرگیز لەسەر حسابی مەبدە و ئەو چاکەی کە هەمانە لە پەیوەندەکان لەسەر حسابی مەبدە و لەسەر حسابی سربەخۆی قراری خۆمان نەبووە و باجەکەیشیمان داوە ئێمە لە ناو هیچ معادلاتێکی هەرێمایەتیانین چونکە ئەم ئیمکان ئەم وازعی ئێستای بزوتنەوەی ئیسلامی کە بێ پشتوپەنایە جگە لە خوای گەورە دەری ئەخا کە ئێمە بۆ وازعەکەمان ئاوایە ئەگەر چیتان بکردا ئێران لە پشتانە بوو ببوورە ئەگەر چیتان کردا دڵخوازی ئێران نەبوون ئێمەش ببووایەتە بەشێک لەو پرۆژانەی لە دەوروبەرمانە گەڵاڵە کرێەوە ناوخۆی عێراق وەکو چی هەموو پرۆژەی ئێستا لە عێراقا پیادە ئەکرێ پرۆژەکانی دەوروبەر پرۆژە ناوخۆیەکان هەموو ئەو معادلاتانەی کە پشکی زۆر کەمی هێز داوای ئێران داوای شتی لێ کردوون و نەتان کردبێت لە پێناوی بەرژەوەندی باڵای ملەتەکەتان وەک تۆڵی دەوڵەتەکانی دراوسە چاوەڕێەکەن لە هەموو هێزە کوردیەکان و تەنانەت لە شخصەکانیش کە شتیان بۆ بکەن داوای ئێمە نەمان کردو بۆ کەس داوای بە دیاریکراوی داوایان لە ئێوەش کردووە ببن بە بەشە لە ئەجندایان منەڵێم لە کوردستان منەڵێم هەموو دەوڵەتەکانی دراوسە دەوروبەرمان داوایان لە هەموو هێزەکان کردووە بە ئێوەشەوە بە ئێمەشەوە تاوان زۆر باشە بە پێی هەندێک ڤیددیۆی کۆن بێ کاک نەوشیروان بە ڕەحمەت بە پەیوەندی بەهێزی لە قۆناغێکە لەگەڵ سەرکردەکانی ئێوەدا هەبووە ئێستا ئێوە ئەو پەیوەندێتان لەگەڵ گۆڕان هەیە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو هێزەسی ئێمە یان ئێمە حساسیتمان بە هیچ هێزێکی سیاسی نییە بە هیچ سەرکردەی و بە هیچ کەسێک نییە ئێمە کێشەمان لەسەر سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە هەیە کێشەمان لەسەر لەگەڵ ئەو دەسەڵاتە هەیە کە نایەوێت کوردستان ببێتە واقعێکی فەرمی ببێتە قوارەیەکی فەرمی بەڵکو ئەوێ هەر لە چوارچەوەی ئیدارێکی حیزبیا بمێنێتەوە و گۆمێکی لێڵ هەیە ئەوان مەلەی تیا بکەن زۆر باشە کەواتە ئێوە باجی چیئن کە بچووک بوونەتەوە بۆ یە کورسی ئێمە باجی مەبدە دەستگرتنمان بە مەبدەئەوە مەبدەئی بووین خۆمانە دەین و لە واقعێکی جەنجاڵی بێدەستوری بێ یاسای غیابی یاسادا هێزە مەبدەئیەکان بەڕاستی زەرەرێکی گەورەیەکەن بەڵام لە ئایندەیەکی نزیکە کە کوردستان هەستایەوە لە سەر پێی خۆی کە بووینە خاوەنی دەستور بووینە خاوەنی یاسا ئەم ئیدارە حیزبیانە کۆتایی پێهات و هەرێمێکی واقعیمان بۆ دروست بوو کە موئەسەسات حکومی بکات میزاجی حیزبی پێم وایە ئێمە ئەو کاتە ئەبینە ڕقەمێکی زۆر گەورە و خەڵکی بیر لە قسەکانی ئەمڕۆمانەکاتەوە باشە بەڕای تۆ مەسەلەن بەشێکی پەیوەندی بە حکمی ئەمری واقعەوە نییە بۆ نمونە حیزبی شوێعیش ڕۆژگارێ مەسەلەن هەژمونی بلۆکێکی دنیاە کرد بەڵام ئێستا ئەوانیش کورسیەکانیان یەک کورسیە مەسەلەن ئەوانیش لە کێبڕکێکە وەکو ئێوە نائامادەن بۆ ئێوە تەقبولی ئەوە ناکەن ئیتر زڕوف و زەمانە مەسەلەن لەگەڵ ئەو نەمتە لە کاری ئێوەدانە ئێمە حیزب کاک ڕەنجێمە حیزب وەک وەسیلەیەک ئەبینینەوە ینی غایەیەکی ئەوە نییە کە ئێمە بڵین ناتوانین بە هیچ شێوەیە دەستبەرداری بین ئێمە چوارچێوەیەکمان بۆ خۆمان داناوە کۆمەڵی خەڵکین بیر و باوەڕێکی دیاریکرا و کۆی کردینەتەوە خاوەنی مەبدەئێکین باوەڕمان بەوە نییە کەمین یا زۆرین ئێمە ڕیسالە و پەیامی خۆمانەگەیەنین کەواتە احتیمالە ببن بەداعی ئەگەر ئەمجارە کورسەکەشتان نێنە ئێمە کاری سەرەکیەکەمان داوەیە یانی چی بین بەداعی کەواتە مەبەستمەوەی کاری سیاسی واز دەبێنن کاری بانخوازی بکەن بەڵێ مەبەستمەوەی کاری بانخوازی مجەڕەت بکەن ئێمە بەڕاستی ئەگەر ئێستا خاوەنی کەناڵی فەزایی و میدیایەکی زەبەلاحی خۆمان بووینایە لە سەدا هەشتا و نەوەدیمان تەرخانە کرد تەنها بۆ داعوە و بۆ بانگەواز زۆر باشە ئەگەر توانیتان بگەنە پەرلەمان دەتانەوێت چه دەستکاریەکی پرۆژەی دەستور و یاساکان بکەن لە ڕووی پابندبوون بە شەریعەتی ئیسلامەوە یانی ئەوە داوای ئێمە نییە بە تەنها ئەم باسی ئێوەکەم ئێمە لە دەستوری هەرێمی کوردستانە ئەوە شتێکی نەبراوەیە ئەبێ ئیسلام پێگەی کاریگەر و تایبەت و حرمەتداری خۆی هەبێ و ئەم وڵاتە وڵاتی مسلمانشینە زۆرینەی خەڵکەکەی مسلمانە بە هەر شێوەیەک بێ ئەبێ دەستوری کوردستان کەمتر نەبێت لەوەی لە دەستور لە ڕووی دیاریکردنی پێگەی ئاین کەمتر نەبێت لەوەی لە دەستوری عێراقاتوە بە تایبەتی مەسەلەن ئەتانەوە شتێکی دیاریکرا و دەستکاری بکەن ئێمە تەنهامانەوێ ئەم وڵاتە وڵاتێک جارێ سەرەتا ئەوەی بەلای ئێمەوە زۆر گرنگە ئەم وڵاتە لە زۆنگاوی بێدەستوری و بێیاسایی دەرباس بکەین زۆر باشە بەخێر بە سەر چاوەکانم دایگیان بە تۆ دەستم پێکرد قسەکانی و بەدڵ بوو ها دە باشەوە دایکیشە بەدڵی بووە بەخێر بێ سەر چاوم مامۆستا سەر چاوم سەر سەرماتی بەخێر بە سەر چاوەکانم زۆر زۆر سپاس بەخێر بێت بنەرانی بەڕێز سبەی شەویش هەر لە هەڵەبجای پارێزگای هەڵەبجا بم
حەزەکەم ئەو هەڵەبجەی شەهیدە تەرککە منشاءالله هەڵەبجە بێ بە شارێکی گەشاوەکە ئیتر تەجاوەزی مەئسات و ئەوانە بکە سبەی شەو خاتونێکی پارتی دیموکراتی کوردستان میوانمە ناویچە خاتوو کوێستان بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە بفەرموو مامۆستا بەخێر بێ سەرچاوم ئێوەش بەخێر بن.